بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم شەوەمانەوێت گفتوگویەکی کراوە لەگەڵ دوو ژنی دیاری هەرێمی کوردستان بکەین لەمەڕ کێشەکان و تێڕوانینی ژن لەسەر پرسە سیاسیەکان، لەسەر پرسە کۆمەڵایەتەکان، لەسەر پرسە مێدیایەکان و جگەلەوەی باسی بەرەو پێشچوونەکانی مافی ژنان بکەین و هەرچەندە ئێستا ژن لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر هەم قیادیە و هەم یەکێک لە سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان ژنە، بۆیە ئێستا باسی تێڕوانینی ژنەکەین بۆ چارەسەری کێشەکان نەوەگەوەی کە ژن وەکو قوربانیەک وەکو هەمیشە کە نیشانە درێ نیشانی بدەین. پانۆرامای ئەم شەومان بە میوانداری هەریەک لا بەڕێزان بەڕێز خاتو ئافان جاف چالاکوانی مەدەنی ناڵم چالاکوانی ژنان باشە سپاس خاتو ئافان هەروەها لە هەولێرەوە بەڕێز خاتۆ قومریە بەرزنجی سەرۆکی ڕێکخراوی خوشکان کە بەڕێزیشیان چالاگوانێکی دیاری هەرێمی کوردستان هەم چالاگوانێکی سیاسی هەم وەکو ژنێکی قیادی. سوپاس خاتۆ قومریە بۆ بەشداری لە ئافغانخانەوە. ئافغانخان ینی 25 نۆڤێمبەر 16 ڕۆژ دیاریەکرێ لە هەرێمی کوردستان تا چەند مەسەلەن هۆشیاریەکی تەواو هەیە لەسەر مافەکانی ژن، لەسەرەوەی کە وەکو مؤسسە وەکو خەڵک وەکو تاک مەسەلەن ئێستا تێگەیشتون لە مافی ژن و تقریبەن یانەگەر بە تەقریبیش نێڵێن مەسەلەن ژن گرفتێکی ئۆتۆی نەماوە لە توندوتیژە. ناتوانین بڵێن ژنان گرفتێکی ئەو تۆیان نەماوە لە بابەت مەسەلەی تونند و توژی. ئەتوانین بڵێن هەنگاوەکانی ناساندنی تونوتیژی ژنان و هەروە ئەو دامەزراوانە هەیە، هەروەها لۆبیکردن و گۆڕینی ئاراستی کۆمەلگا لە بابەتی پرسی ژن گۆڕانکاری بەسەر هاتووە. لەبەر ئەوەی کە زۆر جار ئێمەی چالاکوانانی بوارەکانی مافی مرۆڤ ڕۆژنامە نووس تا یەک کەیسی تونوتیژی مابێ لە هەرێمی کوردستان ڕەنە تۆ هەمیشە حەزت لەوە بێ کە کار بکەیت و خەبات بکەیت. ئەوەی گرنگە ئەگەر ئێمە دوای ڕاپەڕین وەربگرین بوو بە تایبەت دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەیەک لە دوای یەکەکانە ئەبینین گۆڕانکاری ڕوویداوە. ئێمە ئەگەر بڵین هیچ نەکراوە چۆن ئەڵێی غەدرەکەین لەو هەوڵە تاکە کەسیانەی لە هەرێمی کوردستان هەبووە لە ڕێکخراوەکانی ژنان خەدرەکەین لە خودی ئەو ڕوئیایی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسیژن هەیەی خەدریان لێکەین. لەبەر ئەوەی کە تۆ ئەگەر بێت و باسی ئەو دەستکەوتانە بکەین نەبینین ئێمە لە ئێستاە کە قسەکەین یاسای زۆر باشمان هەیە بۆ پاراستنی مافی ژنان، بەڕێوەبەراتەکانی تونوتیژیمان هەیە بۆ پارێزگاریکردن لە خێزان نەک تەنها لە ژنانیش کە خێزان کە ئەڵەی کە کایەکی گەورەی کۆمەلگایە بەڕاستی. بۆیە ئەوەی شتێک دڵخۆش دەکە ئەوەیە کە ئێمە تەنها لە 16 ڕۆژ باسی مەسەلەی ژن ناکەین وەکو چالاکوان وەکو ڕۆژنامە نووس هەموو ئەو کەسانی تریش کە هەوڵی تادە بەشێکیش لە کەسانی بەڕێوەبەر یاخود خاوەن دەسەڵات و پێگەشت لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا تێڕوانین و ئاراستیان زۆر گۆڕاوە. ئێستا بابەتی پرسیژن بۆیان گرنگە. ئێستا ڕەنگە لە هەموو سێکتەرەکان کاتێک باسی پرۆژەیەکەکەن بابەتێکەکەن بیر لەوە ئەکەنەوە کە بابەتی ژن یەکسانی جەندەری گرنگە. بەڵام وەکووتم تا یەک کەیسی تونوتیژیش مابێ لەم هەرێمەی ئێمەیە ڕەنگە هەوڵەکان جێگای دڵخۆشی نەبێ ینی مەتەح نەبێ ئەوەی بە ئاڤانجافەکرێ ڕەنگە بە دەکۆڕ نەکرێ دە پیاو نەکرێ ئەوەی بە قۆمریە بەرزنجیەکرێ مەسەلەن کاندید بوو ئێستا پرسیاری لەکەین مەسەلەن ئەتبینی کە چەند قیادیانە قسەیە کرد. ئێمانە نمونەی ژنن و دایان و سەدانی ئاوامان بۆچی هەر وەکو قوربانی نیشانی ئێمە بەداخەوە خۆمان ڕەخنە و گلەیمان هەیە زۆر جار لە میدیاکان پێمان وایە ئەبێ یەکسانی پەیڕەوکە لە مەسەلەی نیشاندانی وێنای ژن. با منی ژن هەمیشە وەکو چۆن ئەڵێ ئۆبجێکتێکی قوربانی ڤیکتەمێک نیشان نەدا. ڕەنە لە دیوێکی تر لە گۆشەیەکی تر ئێمە بە هەزارها چیرۆکی سەرکەوتومان هەیە کاکزانە. تەنانەت لە دەرەوەی سنتەری شارەکان ئێمە زۆر جار ئەبینین کچیەک هەیە لە دوورە دەستدا لە سنتەری شارەکە یەت پرۆژێکی بچووک بنیاتەنێ ئەمە چیرۆکی سەرکەوتنی کچێکە لە لادەیەک یاخود کچێک بزنسێکی خۆی بنیاتەنێ یا کچێک یێتە بواری میدیا
یاخود ئێستا شتێکی دڵخۆشکەرتر هەیە ئێمە زۆرجار لەگەڵ هاوڕەکانمان باسەکەین کچان ئەچن ڕوو لە خوێندنی بواری دیبلۆماسی و سیاسی و پەیوەندە نێودەوڵەتیەکانەکەن ئەمانە هەوڵی زۆر باشن ڕەنگە بیر لەوە بکەنەوە ئەگەر لە ناو پارتێکی سیاسیشان نەتوانن بڕۆن کاری سیاسی بکەن لە بواری ڕامیاریە ڕۆڵیان هەبێ ئەڕوە لە بوارێکی ئەکادیمیا بۆ نونە میدیا خوێنێ سیاست ئەخوێنێ بازرگانی ئەخوێنێ کارگەڕی خوێنن بۆخۆی ئەمە هەنگاوی زۆر زۆر باشە ئەنی من بە پێچەوانەوە هەمیشە وەکو ئەوە قسە ناکەم کە بڵێم بەڵێ من ناڵێم تون و تیژی نیە ناڵێم هێشتا چەسانەوەی شنان نیە ناڵێم ڕێگری نیە ناڵێم بەربەز نیە ڕێگاکە گوڵڕێژ نییە بەڵام گۆڕانکاری گەورە هەر خودی ئەوەی کە ئێمە ئێستا دانیشین قسە لەسەر پرسیشنەکەین و وامان کردووە لە تۆ کاریگەریمان لەسەر تۆ دروست کردووە کە بەرنامەیەکت تەرخانکەی بۆ پرسیشن و قسەکردن لەسەر ئەم پرسە بۆ خۆیەوە گۆڕانکاری ڕوویاوە لە فەرهەنگی کۆمەڵی هەواڵی ئێمەش لە کورسات نیوز ئەمە جێگای دڵخۆشیە ئەمە نمونەی باڵای ئێمەیە بەڵێ هیچی تر ئێمە قبوڵی ئەوە ناکەین تەنها وەکوتم فیگەرێکی قوربانی و ڤیکتەم بناسرین حەزەکەین لە پرۆگرامە میدیاییەکانی شاوەکو چیرۆکێکی سەرکەوتن وەکو کەسێکی کە بەسەر بربەستەکان تێپەڕیوە قسە بکەین و گفتوگۆ بکەین زۆر باشە گفتوگۆی زیاترەکەی خاتو قمری سڵاو لێبێ دووبارە بۆچوونی بەڕێزت ئەوەی کە تا چەند مەسەلەن وەکۆی خاتو ئاڤان لێرە ئێڵێت کە ئەمە ئەمانەوێ ژن یان ژنایەتی وەکو چیرۆکی سەرکەوتن نیشان بدەین کە ئێستا جێپەنجیان دیارەوە ڕۆڵیان هەیە لە ئاکتیڤیتیەکانی جۆرا و جۆرا لە کای سیاسیە لە کای کۆمەڵایەتیە جگە لەو بارە باوەی کە یانوت مەسەلەن ژن قیادەی ماڵەوە ئەتوانێت پیا و ئاراست دەکات. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سڵاوم هەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی کورسات نیوز دیارە چیرۆکی ژن و چیرۆکی ژنان بە درێژایی مێژوو چیرۆکێکی زۆر دوور و درێژە لە سەرجەم کۆمەڵگەکانە باس و خواست هەبووە لەسەر بابەتی ژنان و ڕۆڵیان لە کۆمەڵگەدا ئەگەر ئێمە سەیری کۆمەڵگەی کوردی بکەین لە مێژوویەکی نزیک و دوور ئێمە ژنانی هەڵکەوتوو و ژنانی سەرکەوتومان هەبووە و ژنانمان هەبووە کە توانیویانە لە سەرجەم بوارەکانە ڕۆڵ و کاریگەریان هەبێت چ لەسەر ئاستی سیاسی و چ لەسەر ئاستی کۆمەڵایەتی و لەسەر ئاستی خێزان ژنانی کورد دایمە سمبول و نمونەی جوان بوون لە بەڕێوەبردنی خێزانەکانیان و لە بەڕێوەبردنی کۆمەڵگەکانیان هەروەکو چۆن نمونەی مەستورەی ئەردەڵان و عادیلە خانم و حەفسەخانی نەقیب و خانزادی میری سۆران و شەجەڕەت و دوڕ و ستوشاممان هەبووە. بەڵام لەوانەیە لە قۆناغێکە بۆ قۆناغێکی تر جیاوازی هەبوو بێت لە ڕۆڵ و کاریگەری و بەرجەستەکردنی تواناکانیان. ئافرەتێک کە لە لادیەکانە بووە لەوانەیە باشترین ڕۆڵی هەبوو بێت لە بەهێزکردنی پێگەی ئابووری خۆی و خێزانەکەی و ئافرەتێک کە لە سنتەری شارە بووە بە شێوازێکی تر کەواتە لە هەموو قۆناغەکانە لەسەر هەموو ئاستەکان ئێمە ژنانمان هەبووە کە کاریگەری و ڕۆڵی باشیان هەبووە لە کۆمەڵگەدا و لەم ساڵانەی دواییشە کە ئێمە ئەوەی کە ئێستا هەمانە لە حکوومەت و پەرلەمان و وەزارەت لە هەرێمی کوردستان دیارە بەشێکی بەرهەمی خەباتی شاخ و خەباتی ماندوونە ناسانەی ژنانیشە کە ڕیز بە شان بەشانی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و هەرێمی کوردستان توانیویانە ڕۆڵێکی بەرجەستەیان هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی ستەم و ناعەدالەتی و ناحەقی و ئەوەی هەمووشمان باشە زانین کە قوربانی سەرەکی
زوڵم و ستەمی ڕژێمی پێشووی بەعس لەسەر میلەتی کورد هەر ئافرەتان بوون لەو کارەساتانەی کە بەسەر میلەتەکەماندا هاتووە کارەساتی بەناو ئەنفال و کارەساتی کیمیاباران و کارەساتی شەڕی داعش دیارە قوربانی سەرەکی هەر ئافرەتان بوون و ئێستاش ئەم ڕووداوانەی ئەخیر کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە هەمان شێوە چ لە کارەساتی کۆچ و کارەساتی کۆڕە و ئەم کارەساتە کۆمەڵایەتی و سیاسی و قەیرانانەی کە ئێستش هەیە لە هەر چوار پارچەی کوردستان قوربانی سەرەکی بە دڵنیاییەوە ژنانن و ژنانیشن کە ئەتوانن پێشەنگایەتی بکەن بۆ بەدیهێنانی کۆمەڵگەیەکی ئاشتی و کۆمەڵگەیەکی پێکەوە ژیان و کۆمەڵگەیەکی ئارام و ڕۆڵی باشیان هەبێت لە بەرقەرارکردنی سەقامگیری سیاسی لە کوردستان. بەڵێ خات و قومریە قسەیەکە بوو مەسەلەن هێزە ئیسلامیەکان کە تێڕوانینێکی تریان هەیە بۆ ژن و بە دەرەجە دوو سەیریش نەکەن و خۆت قیادی لە ناو کۆمەڵی دادگەری ئەم بۆ چوونە لە واقعە هەیە یان کاڵ بۆتەوە یان تۆمەت بوو یعنی یان تێڕوانی لە ناو هێزە ئیسلامیەکان بۆ ژن چۆنیە بە تایبەتی لە سیاسەتکردن لە کارکردن بەڵێ هەر بە پێی ئەو توێژینەوەی کە خات و کنێر عەبدوڵڵا کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستش ئافرەتێکی چالاک و ڕۆڵێکی باشی هەیە لە چالاکی مەدەنی و چالاکی ڕۆشنبیری هێزە ئیسلامیەکان لە ڕیزی پێشەوەی ئەو لایەن و ئەحزابانن کە تەقدیری ڕۆڵی ژنیان کردووە و ژن پێش حیزبە ئەلمانیەکان توانیویانە لە ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتیانە بە ڕێژەیەکی زۆر باش بەشدار بن و تەنانەت لە کۆمەڵی دادگەری کوردستانە لە کۆنگرەی سێهەم و چوارەمی کۆمەڵە ژنان بە دەنگی خۆیان بە منافەسەی پیاوان بوونەتە ئەندامی سەرکردایەتی و ئەندامانی ئەنجومەنی باڵا نەک بە سیستەمی کۆتا کە ئەمە خۆی گەورەترین شاهێتیە بۆ ئەوەی کە لە ڕیزی ئیسلامیەکانی کوردستانە ژنان توانیویانە لەسەر هەموو ئاستەکان باشترین ڕۆڵیان هەبێ و ئەو تێڕوانینە هەڵەیە بەرپەرج بدرێتەوە کە نەخێر لە ناو ڕیزە ئیسلامیەکانە ئێمە نمونەی زۆر جوانمان هەیە لە بەرجەستەکردنی ڕۆڵی ژنان چ یەکگرتووی ئیسلامی کوردستان چ کۆمەڵی دادگەری کوردستان و چ بزوتنەوەی ئیسلامی کوردستان. زۆر باشیانی ئێستا گەربێت و خات و قومریە مەسەلەن ئێمە وەکوی لە ڕابردوودا بوو کێشەکانی ژنان بژمێرین ینی هەرو کێشە کۆنانە ژمێرین کە لە ڕابردووە هەبووە مەسەلەن یاخود هەست بە پێشکەوتنیکی زۆر هەست بە گۆڕانکاریی زۆرەکەی لەوەی کە تێگەیشتنیێکی تەواو هەیە لە سەر مافی ژن لەسەر پێکەوەی کاری ژن لەسەر یەکسانی ژن و پیاو. بۆ ئێمە نین دائیمە ڕووی گەشی کۆمەڵگەی خۆمان پیشان بدەین و ئیبرازی بکەین و بەرجەستەی بکەن. ڕۆژهەڵات ناسەکان کە هاتوونەتە کوردستان و سەیری بارودۆخی ئیجتیماعی و کۆمەڵایەتی کوردستان و ژنانیان کردووە لە هەرێمی کوردستان زانی خۆیان شایەتیان بەوەداوە لە کتێبەکانیانە نووسیویانە کە ئێمە ئازایەتی و جوامێری و سربەخۆی و سربەستیمان لە ناو ژنانی کووردا بینیوە. بەڕێی من لەم ساڵانەی دواییە لەوانەیە بە هۆی دروشمی جۆراوجۆر و بەهۆی دروشمی کە لەگەڵ واقعی کۆمەڵگەکەمانە زۆریەکی نەگرتووەتەوە بارودۆخی ژنان لە ڕووی توندوتیژیەوە بەرەو زیادبوون چووە. ئێمە ئەگەر سەیری جوگرافیای هەرێمی کوردستان بکەین ئەو توندوتیژە خات و قومریە هەر لەگەڵ ژنان ببورە خات و قومریە ئەو توندوتیژیە هەر لەگەڵ ژن زیادی کردویان وەکو تاک سەیریکەی لەگەڵ تاکەکانی کۆمەڵگا زیادی کردووە ینی پیاوی شەگرێتەوە. بەڕێی من توندوتیژیەکان بەعام زیادیان کردووە بە شێوەیەکی گشتی زیادی کردووە
بەڵام بە پێی ئامارێکی نەتەوە یەکگرتووەکان لە سەدا هەفتای قوربانیانی توندوتیژی ژنانن لەسەر ئاستی جیهان و یەک لەسەر سێی قوربانیەکان بە هەمان شێوە ژنانن کە ژنانی سەر و تەمەنی 15 ساڵە گرێتەوە تا 40 ساڵ کەواتە ئەو ڕەوتە کە پەرەی سندووە لە بەرهەمهێنانی توندوتیژی ڕەوتێکە کە گشتیە بەڵام بە کۆمەڵێ هۆکار بە پێی ئاماری نێودەوڵەتی لە سەدا هەفتای قوربانیان ژن بوون و ژنان. بەڵێ ئەگەڕێم وڵات خات و قومریە خات و ئافانیانی ئێستا گەر بەڕێز بۆ خۆت کێشەکانم بۆ بژمێریت دیارترین ئەو کێشانی لە ئێستا لە 2021 ڕوبەڕوو ژنەبێتەوە چین ینی فەرقی هەیە لەگەڵ 2000 و بۆ نمونە دەیە لە خواردنە کە مەسەلەن کەمپینی گەورە ئەکرابەوەی کە مەسەلەن ئەنواع و ئەشکال چەسانەوەی ژن هەبوو ئێستا بە زۆرێکی ترە مەسەلەن ئەبێ ئەمر لە ژنەوە بژیر ئێستا تا ڕادەیەک زیاتریش گۆڕاوەی بە دیاریکراوی کێشەکان لەگەر پۆلێن بێ لای بەڕێز کێشەکان ئێمە شتێک ئەبێ ئێمە کار لەسەر بیر و باوەڕ و هەزر بکەین بەڕاستی ڕەنگە هەندێک شت هەبێ مەسەلەن ڕووکەش تۆ بیبینی یاخود کە ئەبینی گۆڕانکاری ڕوویاوە بەڵام زۆر جار گۆڕانکاری لە عقلیت ڕووی نایەوە بەڕاستی ئەمانە کێشەن ینی ئەمە چی دروست گۆڕانکاری ڕوونەدانە لە عقلیت ئەمە زۆر جار زۆر پاشەکشەی بە زۆر هەوڵ کردووە بۆ نمونە زۆر بابەت و پرس هەبووە ڕەنگە دوای خستووە پەکی خستووە بۆ نمونە ئێمە هەمان ئەو بربەست و گرفتانەی هەمان بووە پێش 10 ساڵ کەمی نەکردووە نەشگۆڕاون بە پێچەوانەوە لە ئێستاە مینبەر یاخود وێزگەکان یاخود ئەو شوێنانی کە توندوتیژیرێکرە زیاتر بوو بۆ نمونە پێش 10 ساڵ تۆ بەقەت ئەوەی ئێستاش کە زۆر جار ئەبینی لە پلاتفۆرمەکانی سوسیال میدیا ژنان ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە ناو زڕاندن لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن یا کچێکە ئەوێ ببێ بە ئەستێرا بربەست و تەگەری ئەخرێتە بەردەم جارێکی ترجگەلەوەی کە لە گۆڕەپانی کۆمەلگا بربەستی بۆ دروست ئەکرێ ناوی ئەزڕێ پاشەکشەی پێ ئەکرێ لە نێو ژیندەی سوسیال میدیاش کە ئێستا بۆ خەڵک بۆتە فەزایەکی گشتی ڕەنگە ئێستا تۆ سەعاتێک موبایلێک لە دەستی کەسێک وەرگریت دوای چەند سەعاتێک کاریگەریەکانی بە ئاشکرا لەسەر ئەبینیت ڕەنگە تووڕە بێ هەڵچێ فشاری دەرونی چێ بۆ ئەوەی کە شتێک بۆتە پێداویست و زەرورەتی ژیان بۆیە لەویا ئەبینی زۆر بە ئاسانی توندوتیژی گەشە ئەکات زۆر جار ئەبینین لە ماوەی تەنها چەند دقیقە تۆ ئەبینی ڤیددیوەیەکی توندوتیژی بڵاو ئەبێتەوە ڕەنگە جاران لە ماوەی ئێمە ساڵێک بمان بیستایەکە فلان کەس ڕوبەڕووی توندوتیژی بۆتەوە ناوی زڕاندراوە هەتا ئەگەیشتا کەسی تر بۆ پیاوانیش ڕاز نییە بۆ پیاوانیش ئێمە بە گشتی باسەکەین من زۆر جار ئێمە هەندێک گوتار هەیە گوتار چ گوتاری میدیایی بێ سیاسی بێ گوتاری مەدەنی بێ زۆر جار لە ئەنجامی ئەوەی کە تۆ هۆشیاریانە مامەڵەت لەگەڵ نەکردووە زەریری یاوە لە دۆزی ژن ینی زۆر جار ئێستا ڕەنگە بەرنمەکەی من و تۆ ئەگەر هەندێک کە سەیریکە پێی جۆرێک لە جۆرەکان هەزم نەکرێ بڵێ ئەوە چییە جارێکی تر دیسان قسەکردنە لەسەر یەکسانی قسەکردنە لەسەر مافی ژن قسەکردنە لەسەر بربەستەکانی ژن بۆچی لەبەر ئەوەی کە خطابێکی هەڵەی وەرگرتووە گوتارێکی هەڵەی وەرگرتووە بەرامبەر بەژن گوتارێکی هەڵەی وەرگرتووە بەرامبەر بەشداری سیاسی ژن لە نێوەندی بڕیارە گوتارێکی هەڵەی وەرگرتووە لە بەرامبەر هاتنە پێشەی ژنان لە میدیا لە هونەر لە بوارەکانی تری بازرگانی پێی وایە وتیانی ئەو خطابە بەداخەوە یاخود ئەو گوتارە لە نێو کۆمەلگای کوردی توانی سەرکەوتنێکی زیاتر بەدەست بێنێ لەو گوتارە ئاشتەوای و خۆشەویستی کە ئێمە پێویستە لە نێوان هەردوو ڕەگەزا ئەنجامی بین زۆر جار سەیرەکەی بۆ نمونە پیاوەکان سەرکەوتوو بوون لە گەشەپێدانی ئەو گوتارەی کە ناکۆکی دروستکەن لە نێوان ژنەکان بڵێت ڕکابەری تۆ فلان ژنە لە کاتێکە ڕکابەرەکەی ڕەنگە پیاوێک بێ بەڵام ئەو گوتارەکە پێچەوانە ئەو گوتارە تا ڕادەیەک زاڵنە بۆ کە ڕکەبەری ژنەکان پیاوکە خات و قومری ئەڵێمە
لە ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بەبێ کۆتا ڕۆیشتون کەواتە ڕکەبەریان لەگەڵ پیاوە کردووە ئەنی کەواتە ئەوە ئێستەزاڵ نەبوو تەنانەت لە ناو هێزێکی ئیسلامیشا کە پێشتر زۆر ڕەخنەئەکران ئێستا ئێمە ئەتوانین بڵین گۆڕانکاری خەریکە بەڕێوە ئێمە چونکە بەڕاستی گۆڕانکاریەکان لە وڵاتە بڵێ دەستی پێکردووە هەر تۆ لەم هەڵبژارنی ئەم جارە ژمارەیەکی زۆر لە ژنان بەبێ کۆتا ڕۆیشتن بۆ پەرلەمانی عێراقکە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق ڕەنگە وەکو ئەوەی ئەم جارە نەبوو بێکە ژنان توانیوان ڕاستە یاسای هەڵبژاردن پاڵپشتیان بۆ بەڵام لەگەڵ ئەوەشە بۆ نمونە یاسای هەڵبژاردن لەوە پاڵپشتت بوو کە ژمارێکی زۆر لە ژنان لە بازنەکاندانراوە بەڵام ئێمە بینیمان لە زۆربەی پارێزگاکان و لە زۆربەی شار و شارۆچکەکان بەشێک لەو ژنانەی دەنگی یەکەمی زۆر جار شوێنێکیان بەدەستێنا بوو سەنتەری شارەکانیش نەبوو ئەمە بۆ خۆی هەنگاوێکی زۆر زۆر باشە ئێمە یعنی تۆ ئەبێ باسی وەکوتم لایەنە ئەرێنیەکەش بکەی پۆزەتیفەکەش بکەی بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە پێویستمان بە شۆڕشێکی کۆمەڵایەتی کللتوری بەردەوام هەیە ئێمە ئەبێ جارێ خەریکی ئاشکردنەوەی هەردوو ڕەگەزەکە بین هەردوو تاکەکە بین بۆ نمونە هاتنە پێشەوەی من لە میدیایە زەرر لە کاکزانە نایە هاتنە پێشەوەی من لە سیاسەتە ئەوە ململانەیەکی تەندروستە پێچەوانەوە ئێمە ئەبێ ئەو گوتارە ڕەتکەینەوە پێمان وابێ من و کاکزانە دژایەتی ئەەکەین لەسەر بنەمای ڕەگەز من یەم کاتێک دەرچووم زەرر ئەدەم لە دۆزی بۆ نمونە پیاو بەڵام یاخود بە پێچەوانەوە پێم وابێ پیاوێک ئەگەر بێتە پێش ئەگەر بێت و ئەقلێتێکی کۆنە پارێزی دواکەوتێ بێ زەرر بە لە دۆزەکەی من خۆی ئەم گوتارە ئێمە ئەبێ پاشە کشە پێ بکەین ئەبێ لە ڕێگای ئەو سنتەرە توێژینەوانی هەمانە مامۆستایانی زانکۆ سنتەرەکانی لێکۆڵینەوە ژنانی وەکو قمری خان لە ناوەندی سیاسی بن ڕەنگە ئێمە لە ململانی حیزب و ئایدەلۆژیایە جیاوازیمان هەبێ ئایدەلۆژیای من لەگەڵ هی قمری خان جیاواز بێ بەڵام ئەبێ لەسەر بابەتە بنەڕەتیەکان کە خۆشگوزەرانی کۆمەلگایە بەرەو پێشبردننی کۆمەلگایە گۆڕینی ئاراستی کۆمەلگایە بەیەکەوە بین شتێکی تر هەیە مەسەلەن زۆر ڕەخنەکرێت کە بەشێک لە کچەکان لە ژنەکان مەسەلەن لە ناو سۆشیال میدیایە کە ئەیانەوێ ئەستێرە بن بەڵام بە جۆرێک لە جۆرەکان خۆیان توندوتیژین بەرامبەر بەخۆیانەکەن زمینەیە گە ڕەخسێنن کە توندوتیژی بەرامبەر بەخۆیانەکەن نێنی خۆ بە کاڵاکردن ینی ئەمە هەست ناکە ئەمەش خۆی ژنە غەدر لە خۆیەکە لێرە ئەمەش لە ئەنجامی نەبوونی هۆشیاریە بەڕاستی ڕەنگە ئەمە لە نەک لە هەرێمی کوردستان هەبێ کاکزانە هەموو دنیای گرتوتەوە زۆر جار ئەبینین کچێک کە لە کۆمەلگایەکی زۆر زۆر پێشکەوتووە هەموو ئەو لێڤڵانەی کە کچێکی کورد ئێوێ پێی بگە پێی گەیشتووە لە ڕووی سەلامەتی ژیانیەوە سەلامەتە ژیانی پارێزراوە بیمەی باشی هەیە زانکۆی باشی تەواو کردەوە بەڵام ئەبینین یەت لە پێناو ئەوەی کە وەکو لە ناو ئەویا پێی ئەڵێن بەناوبانگ بوون وەهمی بەناوبانگ بوون حەزەکە ببێتە کەسێکی ئینفلۆنسەر ئەمە گلۆبالیزم وای لێ کردووە مەسلەی بە جیهانی بوون نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو دنیا زۆر جار ژنەکان نیخستۆتە ململانەیەکەوە ململانەیەکە لەسەر بنەمای کەسیەتی خۆی لەسەر بنەمای بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە دووبارە ئێڵێمەوە بەشێکی لە ئەنجامی حەست نەکردنە بەوەی کە خۆی لەم کاتەیە قوربانیە دۆخێکی کۆمەڵایەتی دۆخێکی سیاسی دۆخێکی ئابووری ڕەنە هۆکارێکی زۆر گەورە بێ لە پشت ئەمەیە لەبەر ئەوەی کە خۆمان سەرکۆنەیانەکەین لە سەنگەرێکە لە سەنگەرێکی ترا خۆمان فۆلۆوەرەکانیان بۆ زیاد ئەەکەین خۆمان دەستخۆشیان لێ ئەەکەین لە نامە تایبەتەکانە ئیتر جۆرێک لە وەهمی بۆ دروستە بێ کە کەسێکی کاریگەرە و شتێکی تریشەیە کاکزانە هەموو ئەو کەسانی ئێستا لە بواری نیو میدیا ئیشەکەن لە نێو پلاتفۆرمەکان یاخود توێژەرن لە بواری میدیایی باز لەوە ئەکەن کە ئەمە قۆناغێکی ململانەی سەختە لەگەڵ دنیای تاچ هەموو شتەکان بۆتە ینی لە ناو سۆشیال میدیا بە پەلە گەشەکە خۆی جارێکی تریش ئەمە پێویستی بە قسەکردن و توێژینەوە و لێوردبوونەوەی زۆر زۆر زیاتری هەیە بەڵام بۆ لە کۆمەلگای کوردیا ژنان زیاتر ئەبنە قوربانی ژنان هەستەکەن بۆ سەیرەکە لەم ڕۆوە بۆشایی هەیە ئەوانیش ناهۆشیاری تاک
کە ئەڵەی ناهۆشیار مەسەلە ئەوە نییە نەخوێنەوارە ڕەنگە کەسێکی زۆر خوێنە کە ئەڵەی ناهۆشیاری ئەو تاکە کە ئەچێ کاتێکی زۆری خۆی بەفی ڕۆئەدە لە بەرامبەر کەسێک کە هیچ بەهرەیەکی تیانە کە هیچ بۆ نمونە تایلنتێکی تیانە لە ئەنجامی ئەوەیە شتی تر نییە خۆی ئەو کەیسانەی لای ئاڤانزافێ وەکو تۆپ پۆینت کامانم دیاریت کرد بێ مەسەلەن لە 2020 بۆ 21 کە توندوتی ژین یان حەست کردووە کە ینی دڵی تۆی مەسەلەن تۆی نیگەران کردووە بابەتی سەرزەمەنی کۆڕۆنا زەرێکی زۆر زۆری لە دۆزی ژنە بەشێکی زۆر لە ژنان کارەکانیان لە دەستیا و بەپێی ئەوەی کە ژن هەر باسی ژنە بڵێ کاری لە دەستیا بەڵام کار لە دەستدانەکەی ژنان ڕەنگە کاریگەریەکەی زیاتر بێ لە بەرەوەی ژنەکە ڕەنە کاتی ویست بێت هەتات کارێکی دەستکەوت بێ ڕێژەی تونوتیژی لە سەردەمی کۆڕۆنا زۆر زیاتر بۆ کاک زانە لە بەرەوەی کە تۆ سنتەرەکانی هێڵی گەرم وەکو پێی ژنانیان ئەتوانی پەنای بۆ ببەنیان جاران ئەگەر بۆ سکاڵا سەردانی بەڕێوبراتەکانی تونوتیژیان کردا نیان ئەتوانی پەنای بۆ ببەن بابەتێکی تر کە بە بەردەوام ژنان تیا سەرکۆنە ئەکرێن ئازار ئەدرێ بابەتی نێو سۆسیال میدیایە بەڕاستی یعنی وەکوتم جاران ئەگەر تۆ لە شوێنێکی بەرتەسکە ڕوبەڕووی تونوتیژی ئەزارە چی ئەبوویتەوە تونوتیژی یان هەراسانکردن ئەبوویتەوە ئێستا لە نێو سۆسیال میدیا لە چرکە بە چرکە زیاتر سوکایەتی بە کەسایەتی ژنەکرێت ناوی ئەزڕێندرێ ڕوبەڕووی تونوتیژی چۆن ئەڵەی زارەکی ئەبێتەوە ئەو زمانی کە زۆر جار لەوێ گفتوگۆ ئەەکەین زمانێکی زۆر زۆر بێ بنەمای زمانێکی لاوازە بەرامبەر بەپرسی ژن و دۆزیشن زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین خاتو ئاوان خاتۆ قومریانی مەسەلەن ئەوانەی کە بەڕێزت وەکو کەیسێک وەکو ئەوی کە داکۆکی کاربی لە ناو حەزبەکەی خۆتا لە ناو ڕێکخراوەکەی خۆتا پێی گەیشت بیت دیارترین ئەو کێشانە چی بوون کە ڕوبەڕووی ژنە بێتەوە خوشکانە بێتەوە لە ئێستاە لە لای ئێوەیە مەسەلەن ئایا فەرقی هەیە لەگەڵ 5 ساڵ پێش ئێستا دوورتر بڕۆی 10 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئەمڕۆیە یاخود کۆمەڵی کێشەی مشتەرەکن لە نێوان ژن و پیاوە ئەگەر سەیری ئامارەکانی دادگاکان و سەیری ئەو توندوتیژیانە بکرێت و ئەو سکاڵایانەی کە لە بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی بڵاو کراونەتەوە ئەتوانم بڵێم یا سفرە یا بە ڕێژەیەکی زۆر کەم کە خوشکانی ئیسلامی ڕوبەڕووی توندوتیژی بوو بنەوە چونکە ئێمە کە توندوتیژی هۆکاری توندوتیژی یا هۆکاری بەرهەمهاتنی توندوتیژی دیارە پەروەردەی ناتەندروست و پەروەردەی ناڕاستە ئێمە توانین بڵێن لە وەکو خوشکانی کۆمەڵی دادگەری کەمترین توندوتیژیمان لەسەر چ لە ئاستی خێزان یا ئەتوانین بڵێم چ لەسەر ئاستی کاری حیزبی و ڕێکخراوەی بەرامبەرمان کراوە ئەگەر توندوتیژی ئێمە هەستی پێەکەین ئەو توندوتیژیانەیە کە بەرامبەر بە ئافرەتان ئەکرێت لە سەراسەری هەرێمی کوردستانە با ئێمە بەس تایبەتی نەکەین بە خوشکان و ڕیزەکانی خوشکان و ڕیزەکانی کۆمەڵی دادگەری اختصاصی جەنابەتەکەکاری تێداکەین ئافرەتان هەموو وەکو یەک جەستەوان بەڵێ ئێمە ینی هەر ئافرەتێک لە هەر گۆشەیەکی دنیا و لە هەر گۆشەیەکی کوردستان ئازاری پێ بگات ئەوە ئازار بە ئێمە گەشتووە و ئێمە هەموو کار و پرۆژەکانمان لە خزمەتی پەروەردەیەکی ڕاست و دروست و تەندروستە و بۆ پاراستنی ئافرەتانە لە هەر جۆرە توندوتیژیەک ینی هەمومان باشە زانین کە توندوتیژیەکان یەک جۆر نین یەک شێواز نین بەڵکو شێوازی جۆراوجۆری هەیە چ توندوتیژی جەستەییە چ فکری و دەرونی بۆیە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان کە دەڵێن ئاماری توندوتیژیەکان زیادی کردووە لەبەرەوەی هۆکارەکانی زیادکردنی توندوتیژی لە گەشەسەندن و پەرەسەندن و بەرەو پێشچوونان
یەکێک لەو هۆکارانە ئێمە ئاستی پەروەردەیی زۆر دابەزیوە و ڕاگەیاندن بە هەموو هۆکارەکانیەوە بینرا و بیسرا و نووسرا و ئەلکترۆنی کە سەرجەم تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگرێتەوە هۆکارێکی زۆر زۆر سەرەکین لە پەرەسەندنی تەکنۆلۆژیا و ئەو گلۆبالیزیشن یا ئەو ئەولەمەیەی کە ئاڤانخانیش باسی دەکا بە هەمان شێوە کاریگەری ڕاستە و خۆی هەبووە لە گەشە سەندن و پەرەسەندنی توندوتیژیەکان چونکە لەوانەیە ئەو جیهانگیریە زەمینەیەکی لەباری نەبوو بێت لە کوردستان و هەرێمی کوردستان و بەبێ سانسۆر کۆمەڵێ شارستانیەت و دیاردەی نامۆ هاتبێتە کوردستان و باشووری کوردستان کە ئەمە خۆی لە خۆیدا بۆتە هۆکاری پەرەسەندن و بڵاوبوونەوەی توندوتیژی زیاتر یا بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکان یا ئەو پێگایانەی کە کۆمەڵێ دیاردە و یا شتی تیا بڵاوە بێتەوە کە نامۆیە و ناتەندروستە و نابێت بەبێ سانسۆر کۆمەڵێ دیمەن بڵاو بکرێتەوە کە لە بڵین پێشکەوتوترین وڵاتی دنیا بە دڵنیاییەوە بە ڕەچاوی تەمەن ینی کۆمەڵێ پێگە هەموو منداڵێک هەموو گەنجێک هەموو لاوێک ناتوانێت بەکاری بهێنێ بەڵام لای ئێمە لەبەرەوەی یاسایەکمان نییە بۆ قەدەغەکردنی پێگە ئیباحیەکان یا یاسایەکمان نییە بۆ کۆنتڕۆڵکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە تووشی کۆمەڵێ دیاردەی خراپ و تەنانەت دیاردەی زیاد لە حەدی توندوتیژی بووینەتەوە لە هەرێمی کوردستان ینی ئەبینین لەم ساڵانەی دواییە تەنانەت لەم مانگێک مانگ بۆ مانگ ڕۆژ بۆ ڕۆژ سیرەکەی دیاردەی زۆر سیر و سەمەرە لە توندوتیژی لە ناو خێزانەکانە سەر هەڵادا وەکوچی بڵاوەکرێتەوە کە هەمووی کە سەیری باوک کوڕی خۆی دەکوژێ کوڕک باوک دەکوژێ کوڕ دایکێ کوژێ خوشکێ کوژێ یعنی شتی زۆر نامە بە کەلتوری و کۆمەڵگەی کوردەواری یا ئەو توندوتیژیانەی تەنانەت بەداخەوە لەسەر ئاستی دەسەڵات بەرامبەر بە هاوڵاتیان ئەکرێت کە نزیکترینیان ئەو خۆپیشاندانە نەبوو کە قوتابیانی زانکۆ پەیمانگاکان بۆ بەدەستهێنانی مافێکی سەرەتایی خۆیان هاتنە سەرجادە بەڵام بە شێوازێکی زۆر ناشرین و زۆر ناجوامێرانە توندوتیژیان بەرامبەر کرا لە کوڕ و کچ یعنی بە تایبەت ئێمە لە هەڵمەتی 16 ڕۆژەی توندوتیژی بووین دژی ئافرەتان قوتابیانی زانکۆ پەیمانگاکانی ئێمە کە ئافرەت بوون توندوتیژیان بەرامبەر کرا و برینار کران ئیتر بێجگا و هەموو بڵین توندوتیژیانەی کە ڕۆژانە بڵاوەکرێتەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە لە سۆشیال میدیاوە کە بەڕاستی هەموو ئەمانە جێی نیگەرانین و جێی هەڵوێستە لەسەرکردنن و زۆر ئەگەر ڕێگەی پێنەگیرێ و خەمی جدی لێ نەخورێت ئەچێ بەرەوشتی زۆر خراپتر کۆمەڵگە بەرەو پشێوی و نائارامی زیاترە بات خات و قومریانی گەرە من پرسیارێکی ینی نەچێتە جیاوازی و یا ململانی دروستکردن بەڵام مەسەلەن ئەو ژنانەی ئەو خوشکانەی کە لە پۆستە حکومیەکانن لە پۆستە حزبیەکانن یان لە بەڕێوەبردنە تا چەند مەسەلەن فەرق هەیە لەگەڵ پیاوێکە لە مەسلەی گەندەڵیا لە مەسلەی باش بەڕێوەبردنە ئەوانایە مەسەلەن تا چەند متابعەیان تەرکیزیان لەسەرەوە بووە ئەوەی کە ئێمە متابعەمان کردبێ و لە لاشمانەوە لەوەچێ لە لای زۆر بەشتان ئاشکرایە کەمترین گەندەڵی تۆمارکراوە کە لەلایەن ژنانەوە کرابێت ئەو ژنانەی کە لە پۆستە پەرلەمانی حکومیەکانان بە باشترین شێوە ئەرکی خۆیانیان جێبەجێ کردووە
بەتایبەت ئەوانەی کە لە پێگەیەکی بەرزان بەڵام ئەگەر حیزبەکانیان ڕێگر نەبوو بن لە بەردەمیانە حیزبەکانیان کێشەیان بۆ دروست نەکردبن کە من لە نزیکیشەوە لەگەڵیان نابووم لەگەڵیشیان دانیشتوم قسەشم لەگەڵ کردوون زۆر دڵسۆزانە و خەمخۆرانە هەوڵی ڕاپەڕاندنی ئەرکەکانی خۆیانیان داوە. باشە خات و قومریە بەڵام پرسیارێک دێتە پێشەوە بەردەوام خەمخۆرێکی زیاتری کۆمەڵگە بوون بەڕاستی. ئەو پرسیارە بۆ بەڕێست و بۆ هەموو ئەو ژنە دیارانەیە لە هەرێمی کوردستان مەسەلەن سەرۆکی پەرلەمانی کوردستان ژنە و یەکێک لە سێ سەرۆکاتەکە هەرێمی کوردستان چەند بەدەر لەوەی کە ئەو یەکێتیە و جەنابەت لە کۆمەڵی دادگەریت مەسەلەن ئێوەکو ژن ڕۆیشت بن مەسەلەن پاڵپشتی بکەن ئەگەر معنەویش بێ پاڵپشتەکەتان بەڕێزت وەکو نەک هەر مەبەستم جەنابەت بێت کۆی ئەو ژنانەی کە دیارن ینی پشتیوانی کەسێک بکەن لەو پۆستەیە کەسێک کە مدیر عامە کەسێک مەسەلەن دیسان بێگەرخان وەزیرە مەسەلەن ئەخات و ڤالا مەسەلەن وەزیرە ئەمانە مەسەلەن بەدەر کوێستانخان مەسەلەن وەزیرە ئەمانە بەدەر لەوەی کە لە حەزبێکی تر بن ئەو پارتی بێ و گۆڕان بێ ئێوە لە کۆمەڵ بن بتوانن مەسەلەن هەماهەنگی بکەن کە وەکو ژن پاڵپشتیان بکەن کە قیادین ئێستا. ئێمە لە ڕاستیە سەردانیشمان کردوون و پاڵپشتیشمان کردوون ئێمە وەکو ژنانی سەرکردایەتی هەموو حیزبە سیاسیەکان و ژنانی ئەندام پەرلەمان و ژنانی وەزیر گروپێکی هەماهەنگیمان پێکەوە هەیە بە ناوی گروپی ئاشتی ژنانی سەرکردە لە کوردستان کە لە پرسە گرنگ و هەستیارەکانە پێکەوە کۆبینەوە و پێکەوە هەماهەنگیمان هەیە پێکەوە تەنسیقمان هەیە و بەردەوام پاڵپشتی یەکیش بووین ئەگەر حیزبەکان دەست نەخەنە ناوکاری ژنانەوە لە هەر پێگەیەکا بن بە دڵنیاییەوە ژنان بە باشترین شێوە ئەتوانن پێکەوە هەماهەنگ بن و پاڵپشت و پشتیوانی پیاوەکان لە حیزبەکان پیاوەکان لە حیزبەکان بەڵێ بە دڵنیایی بەڵێ ئێمە ساڵانە کۆبوونەوەشمان هەیە کۆبوونەوەی لووتکەی ژنانی سەرکردەیمان هەیە لە کوردستان کە هەموو ئەو ژنانەی کە لە پۆستی حکومی و پەرلەمانی و حیزبیدان پێکەوە دانیشین و کۆبینەوە و گفتوگۆ و حیواڕەکەین و بەتەمەین پێشەنگایەتی بەرەو پێشچوونی کۆمەڵگەیەکی ئاشتی خواز و پەرەسەندنی پێکەوە ژیان بکەین لە کوردستان. بەڵێ سپاس دەکەم قومری خان خاتوافان ینی ئەوەی کە لە خات و قومریان پرسیار کرد مەسەلەن چەند ئێوە پاڵپشت بوون بۆ ئەو ژنانەی کە لە پۆستە تەنانەت حەزبیەکانیشن مەسەلەن باتۆ لەگەڵ ئایدۆلۆژیای قومری خان نەبی بەڵام داعمی بکەیت کە ژنێکە پێگەیشتە مەسەلەن ڕێوازخان کوێستانخان ڤاڵەخان هەموو ئەوانە کە لەناو بەڵێ لە بەشەکەی تری قسەکانیشم باسم کردوتم ئێمە گەربمانەوە دۆزی ژن بەرەو پێشەوە بەرین نابێ ئایدۆلۆژیای من لەگەڵ هی قومریەخان ڕێگر بێ بۆ ئێمە ئەوەی کە کار بۆ داهاتوی باشتری ڕەوشی ژنان بکەین. من ئەم هەماهەنگێ بە باشەزانم شتێکت بیر نەچێ بیرمە لە سەرەتایی دامەزرانی ئەنجومەنی باڵای گەشەپێدانی خانمان زۆرێک لە پارتە سیاسیەکان لەسەر نەئەچوونە سەر یەک مێزی گفتوگۆ بەڵام ئەوسا ژنی نوێنەرایەتی هەموو حیزبەکان لەویا بوون بزوتنەوەی گۆڕان بوو یەکێتی نیشتیمانی ئیسلامیەکان هەموو نوێنەرایەتیەکان کەمتر لەویا هەز بە ململانی و تونند و تیژیەکانەکرا لەنێوان بۆ نمونە زۆر جار پەیوەندی نێوان ڕەنگە حیزبەکان گەیشت بێتە بنەبەست بەڵام ژنەکان بە پێچەوانەوە خەریکی ئەوە بوون و بۆ نمونەوە قومریەخان وتی گروپی ئاشتیان هەبووە لەگەڵ پاڵپشت بوونە بۆ نمونە زۆر جار ئێمە بینی ومانەکە بەشێک لەم ژنانە لە هەر پێگەیەک بوون ڕوبەڕووی کێشێک بوونەتەوە هاودەنگیان برا ڕاستە وەک پێویست نییە ڕەنگە لە ئاستی ئەو چاوەڕوانیە نەبێ کە ئێمەی ژنان چەنە دەنگی
ژنانی زۆرین ئێمە ژنان چەنە بەهێزین زۆر جار شتێک ئیدیۆمێکێ لە ناو کۆمەلگای کوردی ئەگەر باسی مەسلەی ژن کە ئەڵێ باشە ئێوە نیوەی کۆمەڵتان داگیر کردووە بەڵام ئەی بۆ ئێمە لە دەسەڵاتە لە ناوەندی بڕیارە نیوە نەبین بۆ ئەو ژمارەکە مەبین بۆ سێ وەزیرت هەبێ بۆچی نیوە بە نیوە نەبێ کە ئەمە لە ئاستی چاوەڕوانێکی زۆر زۆر باشەیە شتێکی تر کە زۆر جار میدیای کوردی دووبارە ئەکاتەوەیان زۆر جار لە کۆڕ و کۆنفرانسەکانی بواری سیاسی جۆرە ئێمە ژنەکان ئەخینە ژێر هەڵسەنگاندن بۆ نمونە ئەڵێن ئایا ژنان لەوەتەی لە ناوەندی بڕیارن چیان کردووە بەڵام هیچ کات ناگەڕینەوە بزانین ئەی پیاوە سیاسیەکان چیان کردووە ئەی پیاوە سیاسیەکان بە چ تیۆرێک سیاست دەکەن بۆیە زۆر جار ئەمەش ئەبێتە جۆرێک ئەوەی کە خۆت تێبینیت کرد بۆ چالاگوانێکی دیار و ئاکتیڤ چێ لە ناو حکوومەت مەسەلەن پاڵپشتی مافەکانی ژنانان لێ تێگەیان ئێوە بێت شێبڕچێک دروستکە لەگەڵ پیاوەکانان لەک لە نێوان ژنەکانە ئەو تێگەیشتە هێلانی کەم لە ئێستاە ڕاستە ڕێژەی تونوتیژی هەیە وەکۆی قومرێخان باسی ئامارەکان ڕەنگە دڵخۆش نەبن نە لە دادگان نە لە کۆمەڵگا بەڵام هەوڵی باشیش هەیە بۆ نمونە ئێستا ژنان ناوە ناوە بۆ نمونە جێگری سەرۆک وەزیران بانگیانەکاوەکو میدیا لە نێو هەر ئەم نووسینگەی تایبەت هەیە بە بەشی جەندەر کە ئەمە بۆ خۆی هەوڵێکی باشە کار ئەکرێ بە دەنگەوە هاچن هەیە من ئاگادارم زۆر جار کەیس هەبووە ڕەنگە جاران تۆ بە ساڵێک نەتوانی بە ئەم کەیسە بەرەو پێشبەی بەڵام ئێستا کارەکان ئاسانتر بووە تێگەیشتن و بایەخدانیش بە مەسەلەی ژن جۆرێکی تر گەشەی کردووە بۆ نمونە تۆ لە ئێستا ئەگەر باسی ئەوە بکەی کە ژنان لە ناوەندی بڕیارن بۆ نمونە سێ وەزارەت زۆر جار ڕەنگە بوترێ وەزارەتی کشتتوکاڵ وەزارێکێکی سیادی نیە بە پێچەوانە وەزارەتێکی زۆر زۆر سیادیە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی کە تۆ وڵاتێکی کشتتوکاڵت ڕێژێک و ڕوبەرێکی زۆریە کەواتە گرینگە پارتێکی سیاسی متمانەی بەخشیوەتە ژنێکە لە وەزارەتێکی هەستیار بێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتێکی زۆر هەستیارە بەدەستژنەوەیە لە پەرلەمان تۆ سەرۆکی پەرلەمانەکەت ئیدارەی سەردەمیەکی زۆر قەیراناوی ئەدات یعنی ئەمە بۆ خۆی دوو جار چیرۆکی سەورکەوتنە زۆر جار لێرە و لەوێ ئەبیستم ڕەنگە بەشێکی ئەنجامی ئەوە بێ کە لەگەڵ ئایدەلۆژیای پارتێکی سیاسیان ژمارێکی لە ژنان نەگونجێ بەڵام سەرۆک پەرلەمانێکە کە لە سەردەمیەکی قەیران لە دوای قەیران ئیدارەی قەیران ئەدا سەر ڕای ئەوەی کە لە دەسەڵاتێکی باڵای وەکو پەرلەمانە ژنێکە پاشەکشەی نەکردو و ڕۆژ لە ڕۆژ دەنگی بڵندترە بێ لە ئاز ئەو شتانەی یەتە بەردەمی ڕەنگە لە ئەگەر وڵاتێکی پێشکەوتوو وایە ژنێک کە سەرۆکی پەرلەمان ئەمەنە وزەی سرف نەکردایە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان هەر خەریکی ئەوە بوو یاسا دەرەکەی گفتوگۆکەی چاودێری هەنێک لایەنی حکوومەتەکەی بەڵام لەم وڵاتە تۆ کاتێک ژنی ئەبێ بەشێکی زۆرت لە وزە بۆ ئەوەش سەرفکەی بەردەوام بیت نەوەستی بەرەو پێشەوە بچیت ئەم هەوڵانە من باشە بینم وەکوتم ئەبێ پەرە بەم کللتورە بین نۆک ئێستا بڵین سەرۆکی پەرلەمانمان لەم خولەیە ژن بوو با ئەم جارە نەیکەینە ژن لەبەر ئەوەی کە بە دۆخێکی قەیراناوی یا ڕۆیشتین یان بین کە کابینەکان دروستەکەین ئەم پەیامەم بۆ سەرکردایەتی سیاسی هەموو حیزبەکانە ژنان ئەتوانن هێزێکی زۆر باش من بۆ بەرەو پێشبردنی ئایدەلۆژیای حیزبەکان کەواتە بیر لەوە مەکەنەوە ڕێژەی ژنان لە ناو بناوەندی بڕیارکەم بێتەوە بە پێچەوانەوە متمانەیان پێ بدەن ژنان ئەتوانن زۆر خزمەت بە ئایدەلۆژیای حیزبەکە بگەێنن هەر بەرنامە و پرۆگرامێکی تر هەبێ زۆر باشە خات و قومریەت دووە سەرنجی خۆتم پێ بڵێ لەو بەرنامەیە سوپاس دەکەم بەڵێ دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە هەر وەک منیش لەگەڵ ئەوەدام باژنان لەو مووقعە بێنە دەرەوە کە دایمە دیفاع بکەن بەڵکو ئەوان لەوە بەهێزترن ئەبێت ئەمان پێشەنگایەتی باشترکردن و چاکسازی بکەن لە کۆمەڵگەدا وەقەت تەسلیم نەبن بەڵکو بتوانن و ئەشتوانن کە باشترین دەسەڵات و دەسەڵاتدار بهێننەکایەوە ئەو ژنەی کەیەتە سەرجادە ئەو ژنەی کە ڕۆژێ لە ڕۆژانە چێتە سەر سندوقەکانی دەنگەدا
ئەو ژنەی کە لە ماڵۆیە خزمەتی ماڵ و منداڵەکەیەکات، ئەو ژنەی کە مامۆستایە، ئەو ژنەی کە دکتۆرە، ئەو ژنەی کە سیاسەتمەدارە و ئەو ژنەی کە لە هەر پێگەیەکی پەرلەمانی حکومیدایە هەموو هێزە و تاقە و توانەکانتان کۆ بکەنەوە ئەتوانن باشترین کۆمەڵگە و تەندروستترین کۆمەڵگە بەرگەم بهێن و ژیانێکی ئاسوودە پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. سوپاس دەکەم خاتۆ قومریە، دواسەرنجی خۆت وەکو ئاکتیڤیستێکیش تۆ کۆتایی بە بەرنامەکە دڵخۆش بووم پێم وایە ئێمەیشنان ئەتوانین داهاتوێکی زۆر زۆر گەشت بنیاد بنین، ئەتوانین لەگەڵ ئێوەی پیاوان بەیەکەوە ئاراستی کۆمەلگا بگۆڕین بەرامبەر پرسیژن. سوپاس بۆ ئەوەی کە پانتاییەکی باشتان لە کورسات بۆ پرسیژن تەرخان کردو، سوپاس بۆ پەیامە میدیاییەکانتان، سوپاس بۆ ئەوەی کە ژن لە ناوەندی بڕیاری ئێوەدایە هەر بمێنن بە خۆشەویستی وڵات ئاوادان بێ. لەگەڵ پەیامەکانی خاتۆ قومریە و ئاڤان خان پانۆراما کۆتایی هات. خواتان لەگەڵ. سوپاس.